خۆشەویستانی کورسات نیو سڵاوتان لێبێ لەگەڵا و کارانم بەیەکەوە پانۆرامای ئەم شەوتان پێشکەش دەکەین. لە ئێستادا کۆمەڵێک کێشەی هەڵپەسێنرا و لە هەرێمی کوردستان هەیە، بە تایبەتیش کێشەی موچە و ژیانی خەڵک و واروەها تەنانەت ئێستا پارتی دموکراتی کوردستان دژایەتی دانانی پارێزگارێکی کورد لە کەرکووکیش دەکات. ئەم هەموو کێشە هەڵپەسەنرا و دژایەتی کردنە لە پێناو چی کورد دەباتە چ ئاقارێک؟ لەبەرچی پارتی دموکراتی کوردستان دژایەتی ئەو پرسانە دەکات؟ بۆچی وەکوەوەی کە ئێمە لای ئێمە زانیاریە وەزیری دارایی عێراق دەڵێت حکوومەتی هەرێمی کوردستان و بەتایبەتیش تیمی سەرۆکی حکوومەت دەستیمان پێکە لەسەر تەدقیقکردنی ناوەکان و هەر جارە و گرفتێک بۆ لیستی موچە دروست دەکات. یاریکردن بە ژیانی خەڵک بۆ پانۆراما گفتوگۆکە لەگەڵ زۆر بەڕێز زیاد جەبار ئەندامی سەرکردایەتیەکی نیشتیمانی کوردستان. کاک زیاد بەخێر. سوپاس ناویش و جەنجاڵی خۆتەوە. لە بواری ڕێخستنەوە ئەچینە سەر کۆمەڵێک بابەتی ژیان و ژیاری خەڵک. سەرەتا من لەوە دەست پێ بکەم ماوەیەکی زۆرە موچە دواکەوتووە. ئەمڕۆ من بە معلومات پێم گەیشتۆ کە بە لیژنەی دارایی و تۆ تەیفسامی کە حکوومەتی هەرێم نایەتە ژێرباری کۆمەڵێک بابەت. ینی ئەم دەستیکردنە بە قوت و ژیانی خەڵک بەڕاستی سوودی چی هەیە؟ ئەم کاتەیە و بینەرانی تەلەڤیزیۆنەکەتان باش. زۆر سپاس. لە ڕاستی ئەگە بگەڕێن و بۆ کێشەی موچە و قوت و ژیانی هاوڵاتیان و کێشمەکێشی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و ناوەند ماوەیەکی دوور و درێژە ململانیانە بەردەوامن کە ڕۆژگارێک بووە کە ئێمە خۆمان نەوتمان فرۆشتووە و داهاتی سربەخۆی خۆمان هەبووە. لەو کاتەنەوەم کێشانەوەی کێشەی موچەش لە 2014 بەدواوە بەردەوام لە هەرێمی کوردستانە هەوەوە داخۆ. ئەوەی کە بوو لە کۆتاییەکان هەوە تاوەکو ئێستش کە هیچ بنەمایەکی ئابووریمان نەماوە بێ تەنیا چاوەڕێەوە بکەین کە بەغا موچانێرێت کە هیچێکە لە خاڵە ئاساسیەکان کە بۆتە هۆی لاوازبوونی قوارەی هەرێمی کوردستان. ئەمەش بە تایبەت سیاسەتی کابینەی پێنجی حکوومەتی هەرێمی کوردستان سیاسەتی شکست خواردوو بۆ سیاسەتی سەرکەوتوو نەبووە. ڕەنگە لە هەموو مەجالەکانی کەشام بەیەکێکە لەو مەجالانی کە زیاتر مەسەلەی ڕێکەوتن و باشترکردنی پەیوەندی و علاقاتی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی ناوەند وەکو پێویست نەبووە و بەردەوام یاری بەم بارودۆخە کراوە. دەیان جار قسە و باز لەسەر ئەم بابەتانە کراوە کە پێویستە بچینە بەغاو یەکجاری کێشەی مەسلەی موچە و بەشە بودجەی هەرێمی کوردستان لە ناوەند یەکلا بگرێتەوە. ئێستا بەداخۆ بەشە بودجە و ئەوانە هیچ باوێکی نەماوە، هەرەوەی چاوەڕێی کە موچەکەت بۆ دابین کە ئەکید بە پێی اتفاقانەشی کە کراوە و بە پێی قانونی ئیداری مالی کۆمەڵێک ڕێکار هەیە بە بژیرێتە بەر بە تایبەتی کەەوە ماوەی 3 ساڵە لیژنەی مالی باڵێن چاودێری دارایی هەرێمی کوردستان لەگەڵ ڕقابەی مالی عێراقی و دانیشتن کراوە و پیاچوونەوە بە هەموو ئەم لیستانە بکرێ بەردەوام کێشە دروستەکرێ. ئەمە بەشێکی پەیوەندی بەوە هەیە کە ئەم لیستانەی کە هەبوون هەم لە ناو هێزی پێشمەرگی کوردستان هەم لە هێزەکانی ناوخۆ لە فەرمانبەرانی هەرێمی کوردستانیش ڕەنگێکی هەموو کۆمەڵی کێشە هەبوو بێگەر ئەم تەدقیقات و وردەکاری لەگەڵ بکرێت کێشە دروست دەکاتوە ئەبێتە هۆی دروستکردنی کێشە. ئێمە خۆمان نەزانین ئێساوەی کە ناوی لەشکری ڕۆژە لە هەرێمی کوردستان و کە هیچی عێراقی نییە هەمووی خەڵکی سووریا و لەشکری ڕۆژە هەموو لەسەر وەزارەتی ناوخۆ لەسەر زێرەوانی موچەی وەرەگرێت. تاوان حکوومەتی عێراقی ئەمانە قوبوڵ ناکات، ئەمانە هەمووی کێشەن و لە ماوەکانی ڕابردوو ئەمانە هەمووی لێ دەرکراوە. ئێستش بەردەوام ئەم چێشمە کێشە هەیە. من ئەمە گەڕێمەوە بۆ ئەوەی کە ئەگەر ڕۆژگارێک کە خۆمان بنەمایەکی ئابووریمان هەبووە لە هەرێمی کوردستانەوە فرۆشراوە ئەکرا و کاتانە ململانێ بکرێ، بەڵام دوایەوەی کە وردە لەسەر دەستی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان وردە ئەو بنەما ئابووری کە 30 ساڵی ڕابردوو کورد بنیاتی نابوو بەو کەم و کوڕیانەشی کە هەیە بۆ مانەشمان لە دەستزاوە پەیوەندی و علاقەکانش تاوەکو ئێستا ئاسایی نەبووەوە. ئەمە لە لایەک کەش حکوومەتی عێراقیش لە کاتێک کە ئازانێتەوە لاواز بووی ئەوان ڕەنگە
فشار و زەختێکی زیاتر لە تۆ بکەن بەڵام ئەوەی کە گرنگ بوو ماوەکانی ڕابردوو هەمومان بینیمان کە هێزەکانی هەفتا ڕایانگەیان کە ئەوان لیستیان ئامادەیە بۆ تەدقیقکردن و بۆ وردبینیکردن و دام دەستگاکانی کە بە هەمان شێوە ئەوەی کە ماوە تۆ پێویستێ کرد تەواوی ئەمانە هەموو بخوێتە بەردەمی چاودێری دارایی عێراق و هەرێمی کوردستان و بۆی تەدقیقیا بکرێتەوە بۆ بتوانێت موچە و قوتی خەڵک بێتە هەرێمی کوردستان بەداخۆ ئێستاش ئەو کێشەمان هەیە بینیمان لەسەر مەسلەی ئەژماری من ئەمانەش هەموو ئەمانەش کێشن لەگەڵ ناوەندە. باشە کاک زیاد قسەیەکەیە کە ئەلێن مەسەلەن ئەو مۆزوعی موچەیە بۆ ئەوەی یەکێتیش شل بێ بەرامبەر ئەوەی ئەگەر نیەتێک هەبێ بۆ انتخابات دواخستن یا هەڵبژاردن دواخستن بڵێت ئەو کەموچەنەیە خەڵک دەنگ نادات و ینی دۆخێکی لەو جۆرە دروست کرد ینی بەڕاشکاوی ئەو قسەیە ئەکرێ ینی بۆ قبولیەکەن یان تاکوێ ئێوە سیری ئەو وەزعەکەن کە دقت بە ئەوەی کە ئێستا ناوی قوارەی هەرێمی کوردستانە بەلایەکی نیشتمانی کوردستانەوە ئاوایە ئەوەی ناوی قوارەی هەرێمی کوردستانە ئێمە پێمان وایە کە لە 100 ساڵی ڕابردووە کورد قوربانیەدا خەباتە کاتیە کۆشێ بەیان بە دەیان ساڵ خەبات و تێکۆشان بە تایبەتی لە شۆڕشینەوەی گەلەکەمان وە دەیان هەزار قوربانی بەخشین لە پێناوەیە کەم قوارەی هەرێمی کوردستانە هەیە بەداخۆ بەهۆی هەڵە سیاسیەکانمانەوە لە ڕفراندۆمەوە تاوەکو ئێستا کە زنجیرەیەک هەڵی یەک بە دوایە کە قیادی سیاسی ئەوەی کە ئێستا تەمسیلی سیاسەتی حکومڕانیەکە لە هەرێمی کوردستان کۆمەڵی هەڵی گەورە کراوە هیچێک لەوانەیە کە گرنگترینیان لە سەردەمی ڕفراندۆم کە ئەوەی کە بە خوێن بەدەستمان هێنابوو بە خوێنی پێشمەرگە بەدەستمان هێنابوو بەداخۆ بەوەی هەڵە سیاسەکانمانەوە لە 150 خاچی کوردستانمان لەدەستدا و دواتر ئەم کابینەیە وەکو باسم کرد کۆمەڵی هەڵی یەک بە دوایە کە ئێستا هیچ بنەمایکی ئابووری نەماوە لە هەرێمی کوردستانە ئەمانە هەموو بوونەتە هۆکارێک بۆ لاوازبوونی قوارەی هەرێمی کوردستان ئێستش هەڵبژاردنەکانیش کە پارتی بەردەوام لە هەوڵی ئەوەیە هەڵبژاردنەکان دوا بخرێەوە ئەرقەلە دروستەکە لە بەردەمی هەڵبژاردنەوە بەردەوامی نیشتمانی کوردستانیش تاچیدی لەوە کردوەوە کە بە زووترین کات هەڵبژاردن بکرێ سببەکە ئەوە بووە کە یەکێتی نیشتمانی کوردستان نایەوێت قوارەی هەرێمی کوردستان لەمە لاوازتر بێ لایەنی کەم ئەگەر پرۆسەی هەڵبژاردن ببێت هەڵبژاردنەکە ئەنجام بدرێ و بۆ داهاتوو بە دڵنیاییەوە خەریتەی حکومڕانی لە هەرێمی کوردستانە گۆڕێت بۆ حکومەیە و قانونی کە هەڵبژاردننی پێکراوە قانونە کۆتایی پێ هاتووە و بە دڵنیاییەوە لە ئێسەوە من بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەڵێم کە خەریتەی سیاسی و حکومڕانی لە هەرێمی کوردستانە ئەو خەریتەی 10 ساڵ تا 2 ساڵ لەمەوە پێش نییە ئەو خەریتە گۆڕانکاری بەسەر دێ هێزێکی سیاسی نامێنێ کە تاگڕەوانە بتوانێت حکومی ئەم هەرێمە بکات و بۆ عقارە خراپانە بۆ سیاست خراپانەی کە هاوڵاتیان ئەم هەرێمە باجەکەی بدەن بەو شێوەیە سیاست بکە دڵنیا بن لە دوای هەڵبژاردننی ئەم جارە ئەو خەریتە سیاسی کۆتایی پێێت و گۆڕانکاری بەسەر دێت بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان پلانی یەکێتیە ئەوە پلانیەکێتی نییە ئەوە پلانی خەڵکی کوردستانە ئەوەیە کە لە ڕابردووە لە خۆلی پێنجەمی پەرلەمانی کوردستانە پارتی 57 کورسی هەبووە زۆرینەی کورسەکانی پەرلەمان وای کردووە کە سەرۆکایەتی هەرێم هەر لای خۆی بێ سەرۆکایەتی حکوومەت لای بێ علاقات و پەیوەندی لەگەڵ هێزە عێراقیەکان لەگەڵ دەرودراوسەکان لەگەڵ دنیای دەرەوە هەمووی لای ئەو بێ دام و دەستگا و مۆساتی ئەمنی لای ئەو بێ و ئابووری هەرێمی کوردستان لای ئەو بێ هەموو شتێک لەژێر دەستی ئەوە بێ و بەم عقارەش براوە کە ئێستا مەبەستەکەم ئەوەیە یەکێتی نیشتمانی کوردستان پێداگیریەکە هەڵبژاردن ببێ لە پێناوی ئەوەی کەم قوارەی هەرێمی کوردستانە لەمە هەیە لاوازتر نەبێ پرۆسەی دیموکراسی نەوەستێ و بتوانین بۆ لە داهاتوویەکی نزیکە پرۆسەی حکومڕانی و گەشە بکات حکوومەتێکە بێ لە هەرێمی کوردستانە حکوومەتێکی ڕەشی بێ حکوومەتێکی خزمەتگوزاری خەڵک بێ حکوومەتێک بێ ئەم نەعەدالەتەی کە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان لە نێوان شارەکان دروستی کردبوو ئەو جیاوازیە گەورەی لە نێوان شارەکان دروستی کردبوو ئەم جیاوازیانە کۆتایی پێبێنێەوە لایەنی کەم بەشێکی زۆری ئەم نەعەدالەتیە کۆتایی پێبێنەوە خزمەتی هەموو شار و شارستانی هەرێمی کوردستان بکات. کەواتە من تێگەیشتم بەڕێست ئەتەوێ بڵێیت ئێمە تیمێک بووین بەهۆی ئەوەی کە کورسی پارتی زیاتر بۆ جابەتە زویر بۆ بە پێکاتەکان بۆ بەر شێوازێک بووە تیمەکەتان ینی ئەوەی کە ساعتەکان زایف بوون ینی بێقوت بووە لە چاو ئەو هەموو وەزیر و ئەو هەموو سەرۆکاتیانە ئێستا ئەتانەوێت ڕێڕەوەکە ڕاستکەنەوە بۆ ئەوەی بتوان ئەمانە ڕاستکەن من هەر بە نمونە بۆت باس دەکەم لە کاتێکە کە
ئێمە ئیتفاقێکی سیاسی لە نێوان پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆ پێگەێنانی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان یەکێک لە خاڵەکانی ناوەڕێکەوتنانەکە بریتی بوو لەوەی کە یان یاسایشی نوێ بۆ هەڵبژاردن دەربچێنین یان ئەو یاسا کۆنە هەموار بکەینەوە تا کۆتایەکانی هەموو هێزە سیاسەکان بەیەکەوە بووین لەبەرەوەی پارتی 57 کورسیە بوو نەمانتوانێت لە پەرلەمانی کوردستانە ئەو زۆرینەیە تێپەڕێن ئێمە هەموو هێزە سیاسەکان بە مەعارەزەوە بە هەمووانەی کە لە حکوومەتن هەمومان بەیەکەوە بووین نەمانتوانێتەوە تێپەڕێن تا کۆتایەکانی خولی پەرلەمان کۆتایی هات بە ناچاری پەنامان بردەبەر ڕێکارە دەستوریەکان و لە ڕێگەی محکەمەی فدرالیەوە توانرا ئەو قانونە بگۆڕێکەوە یەکێتی نیشتیمانی کوردستان گۆڕی ئێستا کۆمەڵێک حەدەث هاتوونەتە پێش هەر لە چارەسەرکردنی قانونی هەڵبژاردن تا هەڵبژاردنی کەرکووک تا دانانی پارێزگاری کەرکووک کۆمەڵە حەدەسی گرنگ بوون لە هەرێمی کوردستانە کە یەکێتی نیشتیمانی کوردستان بە هەموو قۆناغەکە بە پارتی ود ئەلێرا بۆسە و یەکێتی نیشتیمانی کوردستان توانی بۆ سیاسەتەی کە هەیەی بە حکمەتی و حەکیمیەکانی مامزالەوە علاقاتانەی لەگەڵ هێزە عێراقیەکان هەیەی و لەم ماوەی 2 ساڵە سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەر و باڤڵ هەموم علاقاتانە ڕێکخراونەتەوە توانرا ئەمانە تێپەڕێنرێ و سیاسەتەکانی یەکێتی کە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە بتوانین ئەمە بەدەست بێنین ئێستا هیوا ئومێدێک لای خەڵک هەیە کە هێزێکی سیاسی هەیە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستانە ڕێگری لەم تاگڕەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە بەم بەعاقار خراپەی کە سیاسەتی هەرێمی کوردستانی پێات هەیە پەڕێت و کە ناتوانین موچە دابینکەین ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستانە تاکە هێزە کە بتوانێت بەم هێزە پێ بڵێ بۆسە و بۆ داهاتوش چاوەڕێ ئەوەکەین کە خەڵکی کوردستان جارێککە و فرسەتە بداتەوە بە یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتیش بێتەوە جێگای هیوا و ئومێدی خەڵک بتوانێت ڕێڕەوی حکومڕانی ئەم ڕێڕەوە چەوتەی کە ئێستا کاری لەسەرکرێ ئەم ڕێڕەوە ڕاست بکرێتەوە بتوانێت خزمەتی بە کۆمەڵانی خەڵک پێش پرسیارێک لای خەڵک هەیە لەماوە ڕابردووتویانە ئێمە زۆر زار دەنگمانداوە تۆ بە یەکێتی ڕۆیشتووە حکوومەتێکی لەگەڵ پارتیا پێکەناوە پارتی کردووە بە برا گەورە ئەم جارە یەکێتی پارتی ئەکاتەوە بە برا گەورە قسەی خەڵکە بە سادەی زۆر ئەگە دقت بێ لە دروستبوونی حکوومەتی هەرێمی کوردستانەوە تاوەکو دروستبوونی بزودنەوەی گۆڕان یەکێتی نیشتیمانی کوردستان بەشدار بووە لە حکوومەت ینی شەریکی حەقیقی بووە لە حکوومەت شەریک بووە بەڵام لە دوای دروستبوونی بزودنەوەی گۆڕان یەکێتی نیشتیمانی کوردستان بەس بەشدار بووە لە حکوومەت شەریکی حەقیقی نەبووە بەدەلیلی ئەوەی تاگڕەوی لە حکومڕانیە هەبووە لە هەرێمی کوردستانە دەنگەکانی ئێمە وەک پێویست نەبوو دەنگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان وەک پێویست نەبووە بگرە لە دوو کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەی 4 و 5 هێزێکی سیاسی بزودنەوەی گۆڕان بەکاری هێناوە بەس بۆی زاجکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە حکوومەت هێزێکی سیاسیە بووە کە لە حکومڕانیە بووە لە هەرێمی کوردستان بەردەوام تاوەکو ئەمڕۆژ پارتی دموکراتی کوردستان بەکارهێنێ بەستەنیا بۆی زاجکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان لەبەرەوە بێ خەڵک هەموو خەڵکی کوردستان لەوە تێبگات پێویست دەکات کە ئەوەی ئێستا هەیە ئەو ئومێدی کە هێستا هەیە ئەو هیوایی کە ئێستا هەیە هەمومان وا بکەین کە ئەم هێزەی کە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستانە جارێک کە خەڵک فرسەتێکی باتێ تاوەکو ئەوی زێ ئومێدی خەڵک بێ بتوانێت ئەو ڕێڕەوی حکومڕانیە ڕاست بێتەوە لە هەرێمی کوردستانە زۆر باشە ئەکرێک پرسیار بکەم بڵێم پارتی ئەوەی دەستەکەوێتەوە کە ئێستا هەیەی بەدڵنیایەوە نەخێر 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 بۆ وەکو ئارزم کردی پارتی لە ئەگە خولی پێنجی پەرلەمان و کابینەی لە حکوومەتی هەرێمی کوردستان بە نمونە بێنیتەوە لەبەرەوەی 57 کورسی هەبوو هێزێکی سیاسی کە پێش یەکێتی نیشتیمانی کوردستان ئیتفاقی لەگەڵ کا هێزی سیاسیکە ئیتفاقی لەگەڵ کردو ڕەنگە بێمنەتیش بووە بەرامبەرەوەی کە یەکێتی بچێ بەشدار بێ لە حکوومەت بە حکومی ئەم دەنگانەی جا دەنگەکان وەکو تۆوت چۆن هاتووە ئەمە بابەتی چکە 11 کورسی پێگاتەکان بەکار هاتووە بۆ سیاسەتی پارتی بۆ ئەوەی کە پارتی ئەوێ و مەسلەی یەکبازایی لە هەرێمی کوردستانە دیسان کاریگەری خراپی لەسەر دەنگەکان دروست کردو و مەسلەی ئەو سجلی ناخبینی کە لە هەرێمی کوردستانە هەبوو کە پڕ بوو لە گزی و فزی و دەیان جار سەدان جار لە کۆڕ کۆبنەکانە باسمان کردووە کە ئەم سجلە پێویستی بە پاکردنەوە هەیە بۆ دوجار کە قەراری محکمەی فیدرالی دراکە
ئەو سجلەی کە دوای انتخاباتی پێکراوە لە عێراق و لە هەرێمی کوردستان و 2021 کار لەسەر ئەوکرێت بۆم هۆکارانە و بۆ هۆکارانەش کە ئێستا پارتی دموکراتی کوردستان بەەوە شێوە سیاسەتی کردووە و خەڵکی کوردستانش لەوە تێگەیشتووە من دڵنیام دانکانی پارتی بە شێوەیە کەمەکات بەردەوام پێویستی بە هێزە سیاسەکانی کابێ ئەگەر حزبێکی سیاسی بە تەنیا بتوانێت ئەو ژمارە دەنە بێنێت و حکوومەت بە ئارەزوو خۆی پێشکەشکا بە دڵنیایە ئەو تاگڕەوێ دروستە بێ بەڵام ئەگەر بە تەنیا نەبێت و پێویستی بە چەند هێزێکی سیاسی تیر بێ لایەنێکەمە لەم قۆڵاغا بە یەکێتی نیشتیمانی کوردستان بێ بە دڵنیایە ئەو ڕێڕەوە ڕاستە بێتەوە و جارێکی کەش یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەدەی من ئاگادارم لە سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بەو شێوازی ئیشکردنەوە بۆ شێوازی حکومڕانەی لە هەرێمی کوردستانە یەکێتی نیشتیمانی کوردستان قەت پێ ڕازی نابێت ئەوەی ئێوە ئێڵێن کە خەریتەی سیاسی ئەگۆڕێ و پارتی و کورسیانە بەدەست نایەنێتەوە کاک زیاد ینی دڵنیاییتان بۆ خەڵک چییە کە مەسلەی موچە مەسلەی خزمەت گوزاری مەسلەی ڕاگررتنی تاکڕەوی لە هەرێمی کوردستانە بەرەو زانی ئەگە دقت بێ ئێستا کە پارێزگاری کەرکووک لە یەکێتی نیشتیمانی کوردستانە کە ماڵێن ئەوە پارێزگارێکی کورددانراوکە لە سەر تاڕۆ ماموتۆ کە پێویستە پارێزگارێکی کورد بێ ناو کوردیش بۆ یەکێتی بێ مۆزۆ ئەوەیە کە دانکانمان باشووە لە کەرکووک و ئێمە یەکەم هێزی سیاسین لە کەرکووک نەک لە ناو هێزە کوردستانەکان لە ناو هەموو پێگاتەکانی کەرکووک یەکێتی نیشتیمانی کوردستان هێزی یەکەمە بەڵام هێشتا ئەمە بۆ ئەوە نییە کە کادرێکی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆتە پارێزگاری کەرکووک نەخێر بۆ ئەوەیە ئەو پارێزگاری کەرکووکە بۆ داهاتوو سیاسەتەکان و بەرنامەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان جێبەجێکە کە بریتە لە چوار خاڵی ئێساسی یەکەم ئەمنیەت و ئارامی شاری کەرکووک زۆر گرنگە کە لەسەر دەسێ و پارێزگارە ئەمنیەت و پارێزگاریکردن و یا پاراستنی سەرماڵی هاوڵاتیان بۆ هاوڵاتیان بگەڕێتەوە نەگوێنایەکی ناشرین کە لە ڕابردووە هێزێکی سیاسی لە کەرکووک دەیان کێشەی گەورەی لە کەرکووک دروستە کردووە بۆ هۆی نائارامی لە کەرکووکە دوو پرۆژەی خزمەتگوزاری و خزمەتکردنی شاری کەرکووک لە یەکەم کۆبوونەوەی بینرا کە شارەوانی ڕاستپاردبووی کە دەستکرێ بە خزمەتکردنی و شارە سێهەم ئاشتەوایی یەک لە نێوان پێگاتەکانی شاری کەرکووک ئاشتەوایەکی نیشتیمانی دروست بکرێ ئەمە سیاست و بەرنامەکانی ئەو نموزەزە بۆ هەرێمی کوردستان چوارەمیش باشترکردنی ئابووری شاری کەرکووک ئەم چوار خاڵە بەلای یەکێتی نیشتیمانی کوردستان خەڵک ئەی بینێ لە داهاتوە فعلیان من دڵنیا دەکەمەوە لە 2 ساڵی ڕابردووە گۆڕانکاری زۆر گەورە گۆڕانکاری زۆر گەورە لە کەرکووک بووە بە تایبەتی مەسلەی پێکەوە ژیانی پێگاتەکان لە کەرکووک عەرەب و تورکمان و کورد پێکەوە کە ئەمە حکمەتی و حەکیمیەکانی سیاستەکانی مامجلالە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان پیادەیەکات و کاری لەسەرکات و کاڵەن ڕێبازەکەی مامجلال ئەوەیە لە کەرکووک لەسەر ئەم خاڵە ئەساسیانەوە مە سیاستەکان یەکێتی بۆ هەرێمی کوردستان وتەبێژی بارگای بەرزانی ئەڵێ پێویستمان بەوە بۆ کوردێکی میانڕە و پارێزگاری کەرکووک بێ و ئێمە ئەو کۆبوونەوە ناشەرعیە یا نایاسایە ڕەتەکەینەوە میانڕە و چیەک کاکڕێبوار کێشەی چێکاکزێ مۆزۆ کاکڕێبار و میانڕەوی نییە پارتی سیاستی پارتی وازا بێ و کە عەرەبێکی شۆڤێنی پێ باشتر و بێتە پارێزگاری کەرکووک نەک کادرێکی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەمەش ڕەنگە بەشە گەورەکەی سیاسەتی وڵاتانی ئەقلیم بێ کە پارتی هەروە بووە ئەوە جێبەجێیەکات و خۆشی دەمێکە و بڕیارەی داواکە و باوای 7 ساڵە ئەگەر لە سەرتا پارتی کێشەی دروست نەکرا لە 7 ساڵە کورد پارێزگاری کەرکووکە بوو بەڵام ئێستا خۆشبەختانە بەوەی حکمەتی و حەکیمیەکانی پەیوەندیەکانی سەرۆک باڤڵ و سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان توانرا کوردێکی هەرێمی کوردستان و یەکێتیەک ببێتە پارێزگاری کەرکووک کە من دڵنیاتانەکەمەوە لە 2 ساڵی داهاتووە زۆرترین و باشترین خزمەت پێشکەش بە شاری کەرکووک دەکات و ئەو خەڵکی کەرکووک ئەم خزمە گوزاریی پێویستە ئەم پێکەوە ژیانەی پێویستە ئەم ئاشتەواییە نیشتیمانی نەک دروستکردنی فیتنە و ئاژاوە و نائارامی لە شاری کەرکووک. باشە ئێستا پارتی یەکێتی لە مەخمور لە یەک دوو ناحیەی سنووری پارێزگەینینەوەش کورسی بردوەوە دیسان لەوێش پارتی معارزە یعنی بینتان لەگەڵ پارتی هەندە خراپە تا بێکێتێک ئیستفزاز بیان لە کەرکووک عەرەبێکی شۆڤێنی و کوڕاکانی پێ باشتر بێ لە کاک ڕێبوارتەها
زانی ئاساییە بۆ هەموو حزبی سیاسی لە قۆناغەکانە دەنگەکانی داوەزێ و لە قۆناغیچکە دانگەکانی بەرەو هەوراز بێ و بەرز بێتەوە. ئێمە کە بزوتنەوەی گۆڕان دروست بوو دانگەکانمان لەم شاراوە لە هەرێمی کوردستان دانگەکانمان دابەزی و بە کورسی چکەمەوە چوینە پەرلەمان و ئەو واقعشمان قوبڵ کرد و هەزمیش کرا کە ئەمە واقعەکە و ئێستا لە هەرێمی کوردستانە دانگەکان یەکێتی نیشتیمانی کوردستان مشکلەکە ئەوەیە ئێستا هێزێکی سیاسی ناتوانێت قەنەعەت بەخۆی بکات کە لەم قۆناغا ئەو بەرەو هەوراز نییە، ئەو بەرەو خوارە و دەنگەکانی بەرەو خواردێ لە هەموو ناوچە کێشە لەسەرەکان لە خانەقین و تا مووسڵ دانگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان نزیکەی 50,000 دەنگ لە پێش پارتیەوەیە و 3 کورسیمان لە خانەقین و تا مووسڵ ئێمە 3 کورسی لە ئەنجومەنی پارێزگاکانە لە پێش پارتیۆین ئەبێت تەقبولی ئەوە بکات کە ئێستا ئەم هێزە بەرەو خوارە دەنگەکانی بەرەو خوارێ و بە دڵنیاییەوە لە هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان ئەمە بە چاوی خۆیانە بینن بەڵام تەقبولی ئەوە نەکەن و بیانەوێ کێشەش ینی گومان هەیە کە ئەوان بیانەوە کێشە بۆ هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان دروستکە لە کاتێکا کە دراسی بارودۆخی خۆیان بکەن کە دەنگەکانیان بەرەو خوارە و بە دڵنیاییەوە ئێمە بەرنمەیەکمان هەیە وەکۆی کە بە نمونەوەی کەرککم باس کرد بۆ داهاشوو بۆ داهاتوش بەرنامە سیاسەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان خەڵک ئەوەی یەکێتیش نەبێت خەڵک ئیسفادە لەو بەرنامەی یەکێتیەکە لە عەرەبانچیەکەوە بۆ تازیرێک من دڵنیاتەکەم ئەگەر متمانە وەربگرن دڵنیاتەکەم بەرنامە سیاسەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ حکوومەتی داهاتوو بەم شێوەیە نەبێت یەکێتی نیشتیمانی کوردستان قوبوڵی ناکات و ڕەنگە نەچێتە حکوومەت بەڵام ئەوەی کە هەیە بەرنامە سیاسەکە بریتیە لەوەی کە هەموو دامەزراوەکانی هەرێمی کوردستان ئەبێ دامەزراوەی کارا و شەرعی بن لە پەرلەمان کارا بکرێتەوە حکوومەتێکی کارا حکوومەتێک کە حکوومەتی خزمەتگوزاری خەڵک بێ حکوومەتێک بێ کە ئەم نادات پەروەری کە ئێستا لە نێوان شارەکانی هەرێمی کوردستانە دروست بووە خزمەتی شارێک زیاترێک لە شارێککە حکوومەتیی خزمەتگوزار بێ کە بەعەدالەت خزمەتی هەموو شارەکانی هەرێمی کوردستان بکات و علاقات و پەیوەندیەکانی لەگەڵ هێزە عێراقیەکان لەگەڵ دۆستەکانمان لەگەڵ نێارەکانمان چاک بکات حکوومەت لەگەڵ ناوەندی لەگەڵ حکوومەتی ناوەند بگەنە ڕێکەوتنێکی کۆتایی ئیتر بەس بێ ئەوەی کە هاوڵاتیی هەرێمی کوردستان بە بەردەوام لە دڵڕاوچی ئەوە بێ ئەمڕۆ هەژدەی ئابە تاوەکو ئێستا موچەی تەمووز نەدراوە لە کاتێکە کە لەسەری ساڵ مانگەکانی کە سفر کراونەوە جارێککە لەسەرەوە دەست پێ کراوەوە ئەمڕۆ هەژدەی ئابە چاوەڕێی موچەی مانگی تەمووز بێ هەموو ئەم کێشانە کۆتاییان پێبێ یەکێتی مەبەستێتی و ئەمە سیاستەکانێتی بۆ داهاتوو کار لەسەر ئەم بابەتانە بکات. پارتی لە ناوچە کوردستانیەکان تقریبان تووشی شۆک بوو کە کورسەکانی و کۆ دڕێژی دەنگەکانی دابەزی و دیاری شێستا لە هەموو ڕێکەوە محاولە ئەکە کە قبوڵی نەکا بۆی ناچێتە سەر لە هەرێمی کوردستان پێت وایە پارتی بچووک بوونەوەی حەجمی خۆی پێ قبوڵ بکرێت ئەگەر وەکو هێزێکی سیاسی مامەڵا بکات ئەبێ قوبڵی بکە و پرۆسی دیموکراسیەوە بە دڵنیاییشەوە ئەوە ڕۆدا ئەبێت لە ئێستەوە خۆیان لەگەڵەوە ڕابێنن و چاوەڕان کراو بێت ڕەنگە لە هەر قۆناغەکە هێزێکی سیاسی بۆ قۆناغا تێپەڕێ خۆ ناکرێ هێزێکی سیاسی بۆ هەتایە هەر بەوەی بەو شێوەی کە خۆیەوێت بۆ شێوەی کە خۆیەوێت هەر بەو شێوەیە بێت لە حکومڕانی لەوە نا بە دڵنیاییەوە بێت تەقبولی کا بەڵام ئەگە قوبڵیانکە ئەنی هەرێوە خۆی بێ وەکو چۆن لە علاقات و باسی یەک ڕیزیەکەین یەک ڕیزی بە شێوەیەکەوێت کە خۆی لە پێشی پێشەوە عالەمە بە دوایە بێ بەڵام ئێمەش ساڵانێکی دوور درێژە بەبەردەوام هەستمان بۆ خەتەرە کردووە کە بەیەکەوە نەبین قەوارەکەمان ڕوو لە لاوازیەکە بەیەکەوە نەبین بەرامبەر هێزە عێراقیەکان لاوازین بەیەکەوە نەبین بەرامبەر دەرودراوسەکان لاوازین ئێستا ئابینین ئێستا هەرێمی کوردستان بە چا عقارێکە ڕوا لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی ئاساییشەوە لە ڕوویەوە کە ڕۆژانە دەیان تەقاریر و راپۆرتی نابەجێ لە هەرێمی کوردستانەوە درێ بە دەستگای ئەمنی وڵاتێکی دراوسێ کە وێنایەکی ناشرینی شاری سلێمانی و هێزێکی سیاسی و گەیشتی نیشتیمانی کوردستان بکات سوود لە پێگەی حکومڕانیەکان وەرگرتووە دەسەڵاتەکان بەدڵنیاییەوە باش بەدڵناییەوە مەسەلەی حکومڕانی و علاقات و پەیوەندیەکان هەمووی بە حکومەوەی سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێم لای ئەوانە ئەچیت سوودیان لێبینن پرسیارێکی پێشووترم بۆی ئێستا بیکەم بەنەوعێکی ترە و پرسیارە بکەمەوە کاک زیاد مەسەلەن ئێوە لەکوێیە لەگەڵ پارتی لەسەر چ مەبادئێک لەسەر چ مەبدەئێک ئەچنە سەر مێزی گفتوگۆ
ئێمە بەردەوامیش ئەمە لە سەردەمی ڕەوانشاد مامجەلالەوە هەروە بووە لە سەردەمی شەڕی ناوەخۆ هەروە بووە ئەوەی کە گرنگە بە لای یەکێتی نیشتیمانی کوردستانەوە یەکڕێزی میلەتەکەمانە بە یەک و یەکگرتووی یەکگرتوو بووین بە یەکەوە بین بۆ ڕوبەڕووی هەموو حەدەسانە بینەوە کە لە ناوچەکە و لە هەرێمی کوردستان و لە عێراقیش ڕۆدەن پێمان وایە توانین دەستکەوتی باش بەدەست بێنین کە بە یەکەوەمە بەڵام بەو شێوە یەک و یەکگرتوویە ناکە پارتی دیموکراتی کوردستانە بەو شێوەیە کە خەڵکی کوردستانەیە بەو شێوەیە یەکێتی نیشتیمانی کوردستان ئامادەیە بەردەوام لەگەڵ هەموو هێزە سیاسەکان لەسەر مێزی گرتووە بێ کە لە بەرژەوەندی خەڵکو لە پێناوی خزمەتگوزاری خەڵکو لە پێناوی خزمەتکردنی خەڵکان ئەو متمانەیە ئەو دڵنیایەتان لەکوێ بە کاک زیاد کە ئێوە ئەڵێن کەمە ڕێژی کورسەکانمان باشە بێت و خەڵک متمانەمان پێیەکە چکە خەڵک ئێستاش کە مەعاژنایڵی چێتی و پارتی یعنی ئەوتان لەکوێ هێنا ئەو دڵنیایە ئێمە لە قۆناغی چەکە دەنگەکانیشمان دابەزیەوە قەناعەتمان بەوە هەبووەوە دانکارمان دابەزیەوە قوبوڵی نەتیجەی هەڵبژاردنیشمان کردووە پیرۆزباییمان لەلایەنی بەرامبەریشمان کردووە کە لە بەهۆی یەکێتی نیشتیمانی کوردستانیان دانگانی یەکێتی نیشتیمانی کوردستانی بردووە ئێمە بە وردی دراسی بارودۆخی خۆمانمان کردووە ئەو ماوەش ئەو حەدەسانەی کە ڕووی داوە لە هەرێمی کوردستانە کە حەدەسی گرم و گەورە بوونەوە خەڵکیش تێگەیشتووە بە تایبەتی خەڵکی کەرکووک تێگەیشتن لەوەی کە ئەو بەڵێنانەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای ڕفراندۆمە پێداوانی یەکە بە یەکە هەمووی جێبەجێ کردووە گرنگترینیان لە دوای ڕفراندۆمە یەکێتی نیشتیمانی کوردستان کەرکووچەکان و کەرکووچی بەجێ نێشت و لەگەڵیان مایەوە هەر ئەوەش بوو کە کەرکووچیەکان وەفایان بۆ ئەو مانەوە و بۆ بەجێ نێشتنە یەکێتی نیشتیمانی کوردستان هەبوو دەنگەکانی خۆیانیان دانێ و دەنگەکانی خۆیان دا بە یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتیش ئەو بەڵێنەی دانێ کە مساومە لەسەر مافی کەرکووچیەکان ناکات بۆیە پارێزگاری کەرکوومان برد ئێستاش هەموو حەدەسانەی کە ڕوویان داوە کە لە هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان و بگرە هێز سیاسەکانیش تێگەیشتون لەوەی کە هێزێکی سیاسی بتوانێت بە پارتی بڵێ بۆستە و ڕای بگرێ یەکێتی نیشتیمانی کوردستانە لەبەرەوە من دڵنیام لەوەی پارتی ئەوەندە خراپە کە ڕای بگرن مەسەلەن نەتیجە گرنگە نەتیجەی حکومڕانی کابینەی پێنجی حکوومەتی هەرێمی کوردستان خاڵ بە خاڵی ئەتوانی بیبژێری و ئەو اتفاقەی کە کراوە نەگێک خاڵی جێبەجێ نەکراوە بگرە پێچەوانەکانی هەمووی جێبەجێ کراوە لەبەرەوە ئێستا ئەمە دڵنیاین ئاگامان لە بارودۆخی خۆمان و وەزای خۆمان هەیە و خەڵکیش بە تاریخەکەمان بە ئێستەی سیاستەکانمان بە بەرنامەی داهاتوومان ئەو فرسەتە ئاداتەوە بە یەکێتی نیشتیمانی کوردستان کە جارێک کە هێزێک بێت کە هێزێک کاریگەر و گرنگی سەر ساحەی سیاسی کوردستان و عێراق و ناوچەکەش بێت و بە دڵنیایە دوای هەڵبژاردنەکان نەتیجەکە عالی لە سلێمانی لیست و قەواری جۆرا و زۆر هەیە کاک زیاد ئێستا بانگەشە بۆ خۆیانەکەن یەکێتی ئێستا چاوی لەسەر و قەوارانەیان لەسەر پارتیە ینی ململانەکەی لەگەڵ پارتیە بە دڵنیاییەوە ئێمە هەموو کات ئێستا ئەو لیست و قەوارانەی کە لە بەشی زۆری لە سنووری پارێزگای سلێمانیە زۆر جار قسەکە لەسەرەوەکرێت کە چەقی ململانەکانیش ئەکەونە ناو سنووری پارێزگای سلێمانی و شاری سلێمانیەوە بەڵام ئەوەی کە ئێمە ئامان زمانە ئەوەیە کە شێوازی حکومڕانی گۆڕین شێوازی حکومڕانی گۆڕینی شێوازی حکومڕانیش پارتیە کە بێت وابێ کە پارتی ئەوە ڕەنگە ئێمە لە ڕابردووە ئەو هەڵەیەمان کرد بێ خەریکی ململانەی ئەو هێزە لۆکاڵیانی سلێمانی بوو بێتین و پارتی ئیبرازی کردووە بەڵام ئەمەش پرۆسی دیموکراسیە و قەناعەتمان پێێتی و بڕواشمان بەو پرۆسەیە هەیە کە خەڵکی تریش ئازادە و خەڵکی شەوێت لە سەر بەخۆ بژێ و هێزی سیاسیش خۆی هەڵبژێرێت وە بێن ڕکلامی خۆشیان بکەن و ئەسپی خۆشیان لەم مەجالات تاو بدەن و بۆی کە ئەوانیش کورسی خۆیان بێن و خەڵک دەنگیشان پێ بدە ئەمە مەسلەی دیموکراسیە لە سنووری پارێزگای سلێمانیا و ئەو ئازادیانی کە هەموو شانازی پێواکەین کە لێرە ئازادیەک هەیە بەمە نابێت کە ئێسا کۆمەڵێک لە سوشیال میدیا بە پارەیەکی زۆری دەستگایەکی ئەمنی لە هەرێمی کوردستانە تەحقیقکە گرن ڕۆژانە بەردەوام کار لەسەر ناشرینکردنی سنووری پارێزگای سلێمانی و یەکێتی نیشتیمانی کوردستان بە محەدەدی ئەکرێت لە سنووری پارێزگای سلێمانیا ئەمە خەڵک لەمە تێگەیشتووە کە ئەمە سیاست و بەرنامەیەکی لە پشتەوە ڕەنگە وڵاتانی دراوسێشی لە پشت بێ بەردەوام بۆ ناشرینکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان سلێمانی ئەوەیە کە ئەوان دەیڵێن بەڕێز لە پرسای مەڵبەندی ڕقسی سلێمانیشیت مەسەن لاگات لە
کاروبارە حزبی و تەنانەت حکومیەکانیش کۆنتاکتت هەیە. من چەند ڕۆژێک لەمە پێش لە کۆنگرێکی ڕۆژنامەوانە ئەوە وت پارێزگاری سلێمانی ئەڵێ سلێمانی شارێکی ئارامە کە لە حزبەکەی من نییە. من نمونەیەک باسەکەم جارە چەند ڕەفیقێکم هەیە ڕەفیقم بۆ لە پەرلەمان و بەیەکەوە بووین و پارتیەوە و خەڵکی بادینانە سەردانی سلێمانی کرد و دیار بوو زۆر دەمێ بوو ناتوو بۆ سلێمانی کاتۆ بڕواکە بەم نیوتی رزیاد هەروێنایکی وا دروست بۆ سلێمانی لایمە و مازانی کەلاوەیە کاچی کوڕ سلێمانی شارێکی جوان و کەوەکەی وایە سلێمانی شارێکی ئارامە و وەکوتم بە ئامانجگرتنی لەلایەن کۆمەڵێک ڕاگەیاندنی حزبێکی سیاسی پارتی دیموکراتی کوردستان ئەمەی بە ئامانج گرتووە و دەیان لە سوۆسیال میدیا ماهانە بە ملیۆنان دۆلار سەرپەکرێ بەس بۆ ناشرینکردنی ئەم مەنطقەیە و بۆ ناشرینکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەم سنوورە و ڕەنگە ڕۆژانە دەیان تەقاریر و راپۆرت وەکو باسم کرد بچێ بۆ دەستگای ئەمنی وڵاتێکی دراوسێ بەس بۆ ناشرینکردنی ئەم مەنطقەیە پیان وایە گە سلێمانی ناشرین بکەن زرە لە یەکێتی نیشتیمانی کوردستانیان بەڵام سلێمانی هەرە و شارەیە کە شارێک بووە بە درێژایی مێژوو قوربانی داوە لە پێناوی مەسەلە نەتەوەیەکان شارێکی جوان بۆ شاوێکی ئارام بووە بە دەلیلی ئەوەش ئێستا بڕۆن لە سەیرانگاکان لە شوێنە گشتەکان سیرکەن ڕۆژانە بە هەزاران خەڵک لە ناوەڕاست و خواروی عراقەوە ڕۆکاتە سنووری پارێزگای سلێمانی بۆ گەشت و گوزار لێرە ئاحەوێنەوە و لێرە سیاحەتی خۆشیانە باسی ئەوەت کرد کاک زیاد هەستەکەی بێناوێنان هەستەکەی مەسەلەن تەحریکی هێزێکی لۆکاڵی کرابێ و پارەی پێدرابێ بۆی یەکێکی بخۆیەوە مەشغوڵ بکە هەست بۆەکەن بەڵام دڵنیا بە یەکێتی ئەوە ناکەن نیکە هاوارکەن ناتوانێت بەڵێ هەر ڕێک سیاست و بەرنمەکەی پارتی لێرە جێبەجێیەکە بەڵام دڵنیا بە یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر باش لەوە تێگا و ئەو قۆناغەشی تێپەڕانەوە لە قۆناغێکا وەکو ئارزمکردن کە ئێمە ڕەنگاوەمان کردوێ بەڵام خەڵکی کوردستان زەرری گەوری لێ کردووە و ئەم شارەش زەرری لێ کردووە لەبەرەوە ئێمە ئەوە ناکەین و ئەمە پرۆسی دیموکراسیە ڕەنگە ئێستا بەدەیان قسەی نابەجێ لەسەر سیاست و بەرنامەی یەکێتی و قیادەی یەکێتی و سەرۆکی یەکێتی شەکرێ ڕەنگە بەڵام هەر وەڵامیش نادەینەوە لە پرسراوی حزبی کە وەزیریش لە حکوومەتی هەرێمی کوردستان لە پارتی دیموکراتی کوردستان لە هەولێرەڵێ سەردانی کۆی کردووەڵێ قەڵای سەوزەکەین بە قەڵای زەرد لەو ڕۆژانەش قسەی کردو لە یادی شازدەی ئاب ئەڵێ کە مەگەر هەولێر لە مەریخ وەربگرنەوە ئەمە سیرکە تۆ سەیری ئەمە چێتە ناو چوارچێ پرۆسی تۆ دیقەت بە لە ڕووی زمانەوەنیە وەربگرنەوە ینی چی ینی ئێستا ئەوان داگیریان کردووە هێزێکی سیاسی وەری بگرێتەوە خۆی لە خۆیە ئەوە نائارامەیەکی دەرونیە کە هەیەی کاڵێ وەربگرنەوە هەڵام مەگەل لە مەریخی وەربگرنەوە کە کاتێک باسی وەرگرتنەوە کان نەخێر ئێمە بەلای ئێمەوە هەرێم هەولێر پایتەختی هەرێمی کوردستانە شارە مێژوویەکەی هەرێمی کوردستانە ئەو شارەیە کە ئێمە قەڵاکەی بە قەڵای هەولێر و یەکێتی نیشتیمانی کوردستانی بە سەدان قوربانی داوە لە شاری هەولێر لە بنبەردێکی یان دەشت و شوێنێکی هەولێر نییە لە مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستانە قوربانی تیان نەدابێ شارەکەی هەولێریش بە دڵنیاییەوە ئێستا وەکوچێ لە ڕقەکانمان باسی کرد بوو ئەگەر لێگانەوەی ورد بووە دەنگەکانیش کرێ پارتی دیموکراتی کوردستان کەمی ناوێت لە هەولێرە زۆری نەنابێت لەبەرەوە یەکێتی بەردەوام هەوڵی ئەووادا کە هەولێریش ئەبێ ئەو ئازادیانەی کە هەیە بۆی بگەڕێتەوە و خزمەتی زیاتری پێشکەش بکرێ نەک هەولێر وەکو دێک یاوەکو ناوچەیەکی دیاریکراوی سیر بکرێ و چۆخایەک و ئاغایکی لێدا بردێ هەولێر پایتەختی هەرێمی کوردستانە پایتەختی هەموو کوردستان زۆر باشە بەڵام بە هەڵبژاردن بە دەنگدان بەڵا خۆی ئێمە لە ڕێکارە قانونی و دیموکراسیەکان بە هەڵبژاردن لۆدێکی تر یان فشارێکی تر لەسەر سلێمانی وەکو سلێمانی وەکو ڕەمز بۆ زۆنی سەوز کەوترێ سلێمانی مەسەلەن لەسەر مەسەلەی پرسە نیشتیمانی و نەتەوایەتیەکان زۆر قسە لەسەر سلێمانیەکرێ هەڕەشەی تورکیا لەسەرا مەتاڕی داخراوە
خۆت بەڕێزە داماژت پێکرد کە حزبێکی سیاسی کە پارتی دموکراتی کوردستان دامن دەستگاکانی حکوومەت بەکارهێنێ بۆ شکاتکردن لە سلێمانی ئەمە بەڕاستی چی ئینجازێکی بۆ سلێمانی و بۆ خەڵکی سلێمانی و ئەنجا بۆ یەکێتی هەیە وڵای یەکێتی سلێمانی بە درێژایی مێژوو هەموو قۆناغەیەک لە دوایەکان لە هەموو شۆڕشەکان سلێمانی قوربانی بووە بەو جوانێش کە هەیە بووە هەر بەو جوانێش ماوەتەوە من دڵنیاتانەکەم سلێمانی لە ئارامی و لە جوانی ئەم شارە و خۆی مێنێتەوە لە قۆناغێکی مێژوویش کە ئێستا جایەتی ئەم شارە بکرێ من دڵنیام لە ماوەیەکی داهاتووە ئەمە گۆڕانکاری بەسەرادێ بەم شێوێژ نامێنێتەوە و ئەو قۆناغە ئەو شارە دروستکردنە زۆرش لەسەر سلێمانی کۆتایی پێدێت پێت وایە هەڕەشەیەک هەبێتمیان چاو سوورکردنەوەیەکە بێ لە یەکێتی بۆی مڕاعاتی پارتی بکات لە انتخاباتی داهاتوە مەسەلەن بەو شێوەیە ینی ترسێک لەسەری ترسێک هەیە لە یەکێتی کە بەو شێوەیە کە دێتە پێشەوە مەسەلەن خەڵک زۆر تەفسیری هەیە کە بازلەوەکە هاتنی لەشکری تورکیا لە بادینان بەو نەعا بۆ چاو سوورکردنەوەی لە یەکێتی پێم وانە یەکێتی بڕیاری خۆی داوە بۆ هەڵبژاردن لەگەڵ هەڵبژاردننا بە زووترین کاتچکە هەڵبژاردن نەکرێ قوارەی هەرێمی کوردستان زۆر لەوە لاوازترەوێ پێم وانە یەکێتی بە چاوسوورکردنەوە بتوانێت مەگەر خەڵک هێڵێ مەکەی کێشەیەکی گەورە شەرک لە منطقەکە دروست بێت و بێتە ئەمری واقع و کە شاڵاوەژ ڕوو نادا شاڵا کوردستان بز بە بستیخاج کوردستان ئارامە بێ شەڵا قەت شەر لە منطقەکەی ئێمە ڕوو نادا ئێمە بە درێژایی 100 ساڵ قوربانیدان و مانوبوون و ماڵوێرانی و ناوچەکانی ئێمە پڕ لە چێژمە چێش و شەڕ بووە و چاوەڕێەوە ناکەین وە ئەوەشی بێجێتی نیشتمانی کوردستان بکرێ بۆ ئەوەی شەڕ دوور بخرێتەوە لە هەرێمی کوردستان بەگشتی بەداخۆکە ئێسا پانتایەکی دوور و درێژ لە هەرێمی کوردستان بەدەست لەشکرکێشی تورکیاوەیە و هەموو کات ئێمە لەگەڵەوەین کە ئارامی لە منطقەکە هەبێ و نائارامی دروست نەبێ و هەڵبژاردنی لە کاتی خۆی ئەنجام بدرێت زۆر باشە کاک زیاد پرسێکی تر هێر چەندە بەڕێز باست کروێ مەژەی بینین لێرە ژین کە لە سلێمانی و لە ڕاپەڕین و لە بزە و گەرمیان حرەکەی تایە بەڵام ئەو وێرانەی هەنێک کە باسیەکەن هەموو ڕۆکانەوە پلانتان چییە بۆ ئەوەی کە ڕاستیەکەی لە 10 ساڵ بۆ 12 ساڵی ڕابردویان 14 ساڵی ڕابردووە سلێمانی یان ئەو دەڤەرە کەوتە ناو ململانێ و ناکۆچی زۆر لۆکاڵی خۆخۆری بردننی دەسەڵاتەکان بۆ هەولێر مەسەلەن پلانتان هەیە بۆی ئەمە جارێکی تر ئەبدێت کەنەوە بە ڤێرژنێکی تر خزمەتی ئەو ناوچانە بکرێتەوە خەڵک ئەوەی ناوێکە هەیە ئەوێ پێشکەوتنی بەخۆ زانی سلێمانی هەمیشە چاوی لە زیاترە کەم هەیە گەین لەوەی کە ئەو تەوەتورات و ئەو چێشمە کێش و ململانەی کە هەووە بەڕاستی خەڵکیم شارەمان مانۆ کردووە ئەوە بەلای جێتی نیشتمانی کوردستان و هەڵبژاردننی پێشوش هەر هەمان شت بووە کە بە ئارامی هەڵمەتەکەش بڕوە و هەڵبژاردننیش ئەنجام بدرێەوە ئەو کێشمە کێش و ململانیانەش خاو بکرێتەوە لە شاری سلێمانی ئیتە خەڵک بەمەوە سەرقاڵ نەکرێ بەشێکی ئەوەی کە ئێستا لە ئەلامە و ترێ و هات و هاوارە بۆ لە پێناوی ئەوەی مزایدەکردنی بانگەشەی هەڵبژاردن و ئەوانەیە کە ئێستا ئاکرێ یەکێتی هەوڵەدا کە هەموو شارەکەمان بە ئارامی بڕوا و بەهێمنی بڕواوە دامەزراوەکان ئەمنیەکانی شاری سلێمانیش بۆ پرۆپاگەندان نابێت کاکرێ و بە بەردەوام لە مێژووی 30 ساڵ و 32 ساڵی ڕابردووە دامەزراوە ئەمنیەکانی شاری سلێمانی ڕۆڵی کاریگەر و گرینیان هەبووە بەردەوام لە پێشە مشارەکانی کەەوە بوون بۆ پاراستنی ئارامی سەر و ماڵی هاوڵاتیان و ئێساش ئەوە ئامانجمانە و بۆ بەردەوام بۆ ئەوەش ینی باسی بەرنامە سیاسەکەی یەکێتی نیشتمانی کوردستانم کرد تەنیا و تەنیا ئامانج لێی بۆ داهاتوو حکومڕانێکی حکوومەتێکی خزمەتگوزاری خەڵک حکوومەتێک کە بتوانێت خزمەتگوزاری پێشکەش بە خەڵک بکەوە ژیان و گوزرانی خەڵک لە ئەولوێتی کارەکانی یەکێتی نیشتمانی کوردستان دوا پێیان و دوا سەرنجی کاک زیاد لەو بەرنامەیە هیوادارم لە ئێستاەوە حرەکە جوم و جوڵ بۆ هەڵبژاردنەکان یان بۆ بانگەشەی هەڵبژاردن دروست بووە مێ دەکەم کە لەسەر مەساسە خۆمان بنیاد نەنین کە کێشە بۆ هەڵبژاردن دروستکەین و بمانەوێ نائارامی دروست بێ و هەمومان لەگەڵەوە بین کە
ئارامی شار و چارچکانی هەرێمی کوردستان بپارێزین و بە شێوەیەکی زانستیانە بانگەشەی هەڵبژاردن بکەین و هەموو هەڵبین دەنگ بۆ خۆمان کۆ بکەینەوە و داواش لە خەڵکی کوردستانەکەم ئەو هیوا ئومێدەی کە ئێستا هەیە جارێککە لە هەڵبژاردنەکانی داهاتوە فرسەت بدەنەوە بە یەکێتی نیشتیمانی کوردستان دڵنیاتانەکەمەوە کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئاز داخوازەکانی خەڵکو و ئەو هیوا ئومێدا بێ وەکۆی جنابی سەرۆک لە کەرکووک باسی کرد هێزمان بدەنێ و شەڕەکە یەکێتی نیشتیمانی کوردستانی کرد. زۆر زۆر سپاس بۆ بەڕێز زیاد زەبار ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان. سپاس بۆ دەرفەتە. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پێکەوە بەرنامەی پانۆرامامان پێشکەشکردنە مولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ.